لە فستیڤالەکە چۆن؟ سڵاو و بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئێمە لە ناو سروشتە جوانەکەی قازای پێنجوێنین. قازای پێنجوێن جگەلەوەی کە دەشتە بە پیت و بەرەکەتەکەی سەبەتەی خۆراکی هەموو عێراقا و یەکێکە لە ئەو ناوچە جوانانەی هەرێمی کوردستان و عێراق کە خاوەنی زەویکی زۆر بە پیتە لە باری کوشتکاڵەیە. لە هەمان کاتیشدا ئەگەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە سروشتە دڵڕفێن و ناوچە جوگرافیاکەی پێنجوێن بە شێوازێک هەڵکەوتووە کە بۆ پاڵەوان تێوەرچیەکانی وەکو ئۆفرۆد و ئەو جۆرە وەرشیانە زۆر شیاوەوە. ئەمڕۆ پێنجوێن ئامێزی خۆی کروێتەوە بۆ پاڵەوانەتی پێشبڕکەی وەرشی ئۆفرۆد. ئەم پێشبڕکەیە کە ساڵانە هەر جاری و لە ناوچەیەکی هەرێمی کوردستان و عێراق بەڕێوە دەدرێت. ئەو ئۆتۆمبیلانەی کامڕۆ ێنە ئێرە لە ئۆفرۆد بەشداری دەکەن لە تەواوی شارەکانی عێراقەوە هاتوون لە شارەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە کە ڕاستەخۆ پێشبڕکێکەش لەژێر چاودێری قایمقامی قەزای پێنجوێن بە هاوبەشی پێنجوێن شاری فێربوونە لەگەڵ پاڵپشتی و هاوبەشی دەستگای میدیایی کورسات و لقی سلێمانی یەکێتی ماتۆرسکیل و ئۆتۆمبیلی عراقی بەڕێوە دەچێت. کاکامان چم لەگەڵایە ئەمەوێت لەگەڵ خۆیان گفتوگۆ بکەین لەسەر ئەم پێشبڕکەیە. سەرەتا لەوە دەست پێ بکەین چەند شۆفێر ئەمڕۆ لە ناو پێشبڕکەکەدا بەشداریەکات. سروشت و هەڵکەوتەی پێنجوێن زۆر جوانە. بۆ ئەم وەرشەش پێم وایە زۆر شیاوە بێ شوێنێکی جوانتان هەڵبژاردووە. وەڵا ئەڵبەت ئێمەش بۆ ئێرەمان هەڵبژاردووە سروشتەک هەم سروشتەکە ئەم هەڵکەوتەکەی بۆ میاریە شتێکی زۆر جوانە و دەستخۆشیش لە کەناڵە جوانەکەی کورساتەکەم کەماڵی هەمووانەوە میشە دەرگای کراوەیە بۆ هەموو جۆرە ئیڤێنت و وەرزشێک و بەدڵخۆشی و بە سەربەرزیەوە ئێمە کە حەزمان کردووە سپۆنسەری میدیاییمان کەناڵی کورسات بێ. لێرە ئەمڕۆ تقریباً سەر و 40 سیارەمان ئامادەیە لە هەموو پارێزگاکانی عێراق. پێشبڕکێکی ئۆفرۆدە کە پێم وابێ کردومانە پێشتریش ئەم لە سیتێک لە شارەکانی تر لە قەزاکانی تر لە کوردستانە کراوە ینی تۆزێ ئاشنایە ئەوەی کە ئاشنانە بێ لەوە چێ بەم منتیقەی پێنجوێنە ئاشنانە بێ هێناومانەتە ئێرەش تا ئەم منتیقەم گەنجانی ئێرە ئەوانەی لێرن ئارەزووی ئەم وەرزشەکەن لە سۆشیل میدیا سەیرەکەن ئێمەوە لێرە بەلای بۆمانێ ناو نتوان خۆیان سەیریکەن و چێژی لێ ئەمڕۆ ئۆتۆمبیلە بەیانیش ماتۆرسکیلە. بەڵێ ماتۆرسکیلەکە چەند یاریزان بەشداریتە؟ تقریباً پێم وابێ 15 بەرەو سەر بەشدارە. چکاوە مەرجەکان چین هەموو ئۆتۆمبیلێکی ئۆفرۆد بۆ هەیە بەشداری بکاتیایەوە بابەتی پارێزبەندی و بابەتی پارێزگاریکردن لە شۆفێرەکە و شێوازی سیارەکە چۆنە؟ ئەمە مەرج و ڕێنمایەکانتان چۆن؟ هەموو شتێک پێش هەموو بەدەزێنانی پلێک یا شتێک سەلامەتی لە هەمووی زەروتە چکە گیانی ئینسان لە هەموو شتێک پیرۆسترە. لەبەر ئەوە ئێمە کۆمەڵی یاسا و ڕێنماییمانداناوە کە لەژێر ئەم ڕێساوی یاسایی کە ئێمە دامانەوە ئەم شۆفێرە خوا نەخواستە ئەگەر وەرگەڕێ ئەگەر تەقلە لێ بە ئەگەر هەرچی بەسەر بێت شۆفێرەکە سەلامەتە بێت چکە ڕێکارەکان کە بۆی دانراوە شێوازەکەی وایە نەک لە ئێمە دامان نابێت شازەکە لە عالەما وایە کە کڵاوی سەلامەتیە پشتێنی سەلامەتیە و ڕۆڵبارە یا ڕۆڵکەیجە بۆ سیارەکان کراوە. لەبەرەوە قەدەری ئیلاهی لێ دەرچێ باوەڕ ناکەم هیچ سایقێکمان تووشی حاڵەتێکی نەخوازراو بێت. شوێنەکە سەختە و ئەم وەرشێشە بێ لە شوێنی سەختا بکرێت خۆی ناوی خۆیەتی واتە دەرەوەی ڕێگا شوێنێکی ناسروشتی هەڵەبژێرن لەگەڵەوەشە ئەو ئۆتۆمبیلانەی کە دێن ئەبێ دەستکاری بکرێن و کامل دەستکەوە کامل سیارێکی ناسروشتیە بەڵامە بێ پارێزبەندی کامل بێت. بەڵێ ئێمە هەر وەکوەوەش لەسەر جادەش تۆی بینی وەکۆی بینی زۆربەی سیارەکان بەکرن ناتوو هیەوەنین لەسەر خیل لێ بخورن ناتوانین لێ خوچکە تایبەت کراوە بەم یاریە. لەبەرەوە ئەوەی کە حەزی لەم یاریە پێویستی بەمێ ئەبێ پێویستە سیارێکی تایبەت بەم یاریە دروستکە. شۆفێر لێرە بینم کە لە پشتی ئەمەوە ساون هەمووی پیاون و کوڕن شۆفێری ژن و کچمانیە بۆ ئۆفرۆد وەڵایی هەمانە و کردوشێتی بەڵام جارێ هێشتا نەگەشتوینەتەوە ئاستەی لەوە چێ خۆی بێت حەسکە شۆفێری پێشبڕکەکانە نەگەشتونەتەوە ئاستە بەڵام زۆر نەوانەی حەزیان لێکە هەر کەناڵی کورسات خۆیان لەگەڵمان هاتوون ساحرخان خۆی شۆفێری کردووە بەجێبێک کە یەکەم جاری بوو بێ لەوە چێ هاتووە و شۆفێریشی کردو و یەک دوو ڕێنماییمان ناوتێ و توانیوەتی لێک دوو شوێنی شاسەر کرد. ئەو ئۆتۆمبیلانەی کە زیاتر بۆ ئۆفرۆد بە شیاون و شایستن چه جۆرە ئۆتۆمبیلەکە بێتە ناو میاریەوە ئێوە
ئاستەکانتان جیاکرۆتەوە؟ ئازیان نەکراوەتەوە جۆری ئۆتۆمبیل گرنگ نییە گرنگەوەیە چۆن دەستکاریەکەی چی ئەەکەی لە ئۆتۆمبیلەکەتە چکە ئێمە جێبمانێ توێتامانێ نیسانمانێ جۆری سیارەمان زۆرە سوزوکیمانێ پاترۆڵمانێ ئەنواع سیارەمانەیە کە بەشدارە کەوتوتە سەر سەلیقەی ئەو کەسە حەزی بە سیارێکە ئەم سیارە وا دەستکاریەکات شێوە بۆ ئەم یاریە ببێت چکە تۆ توانی دەستکە هەموو سیارێک بکەی بە سیارەی ئەم یاریە بەڵام چۆن ئەیکەی ئەمە مهم دەستان خۆش بێ بەیوایەوەی کە ڕۆژێکی بە سەلامەتی بەرینە پرچێشە بێت دیارە پێنجوێن پاشکەمێکی دیکە ئێتر لێرە بێتە گۆڕەپانی ئۆفرۆد پێشبڕکەکان لێرە دەست پێ دەکات تا پاشنیوەڕۆی ئەمڕۆ تا نزیک سعات حەوت ڕەنگە بخایەنێت بە هەمان شێواز بەیانیش پێشبڕکەی ماتۆرسکیلە و هەر لێرە بەڵام دەستکاری ناو گۆڕەپانەکە دەکرێت و ڕەنگە کۆمەڵەشتی دیکەی بۆ زیاد بکرێت ئەو ئۆتۆمبیلانەی کە هاتوون بۆ پێشبڕکێ لە ئۆفرۆدا زیاتر لە 40 ئۆتۆمبیل بەشداری دەکەن لە تەواوی شارە جیاوازەکانی عێراقەوە هاتوون و پێشتر بەڕێوەبەری نووسینگەی جێگری سەرۆکوەزیرانی حکوومەت هەرێمی کوردستان کە هاتە قەزای پێنجوێن بەڵێنیدا لە ڕووی گەشت و گوزارەوە هاوشێوەی کوشت و کاڵ خزمەتێکی زۆر باش بە ناوچەکە بکەن هێنانی ئەم جۆرە لە پێشبڕکێەوە هێنانی ئەم جۆرە پاڵەوانێتیانە بۆ پێنجوێن ڕوویەکی گەشتی گەشتیاریە بەخشێت بە پێنجوێن و لە ڕووی ئابووریەوە گەشەیەکی دیکەشەدا بە ناوچەکە لە هەمان کاتدا بواری وەرزشی لە لای گەنجانی پێنجوێن زیاتر بەرەو پێشەوە دەبات هەڵکەوتەی جوگرافیای پێنجوێنیش بە شێوازێکە کە بۆ ئەم یاریەوەکو بڵێ تاشراوە زۆرە گونجێت چونکە ناوچەی سروشتی جوانی پێنجوێن هەڵکەوتەی بەرز و نزم و ڕێگای لاوەکی زۆری تایە کە ئەم جۆرە وەرشانە کە بێن ئێرە سەرکەوتوو بێت بۆیە دەستگای میدیای کورسات لەم ڕۆبەیاندا پاڵپشتی سەرەکی بەڕێوەچوونی ئەم پێشبڕکەی ئۆفرۆدەیە کە لە قەزای پێنجوێن بەڕێوە دەچێت.